بۆی ڕووداوێکی هاتوچۆ لەسەر بەرزەپردی شۆڕش کەسێک گیانی لەدەستدا و کەسێکی تریش بریندار بوو. سەر لە بەیانی ئەمڕۆ دوای ئەوەی ژینگە پارێزێک لەسەر پردی شۆڕش کە دێت کاری خاوێنکردنەوەی ئەم ناوەیە دێت بۆ هەڵگرتنەوەی ئەو زبڵانەی کە وەکو لە دیمەنەکان دەیبینن لە پشتی منەوەیە دێت بۆ کۆکردنەوەی ئەو زبڵانەی کە لەسەر ئەم شەقامەیە دەیەوێت لە مانتۆڕەکەی بێتە خوارەوە مانتۆڕێکی سێتایە ئۆتۆمبیلێک لە دواوە خۆی پێدا دەکێشێ و دەست بەجێ ئەو دەکەوێتە خوار و ینی شۆفێرەکە دەکەوێتە خوار و گیان لە دەستدەدا بە قسەی تیمی هاتوچۆی ئەم شوێنەی کە ئێستا منی لێوەستاوە. ئەمڕۆ لە دوای کاتژمێر 9 بەیانی ڕووداوێکی هاتوچۆ لەسەر بەرزەپردی شۆڕش ڕوودەدا و کەسێک گیان لە دەستدەدا و دانەیەکی تریش بریندار دەبێت کە ئێستا لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوایە و ئەو کەسێک کە گیان لە دەستداوە لە ئێستا دەگوازراوەتەوە بۆ پزیشکی دادمن بۆ پشتڕاستکردنەوەی ئەو زانیارانە قسەم لەگەڵ ئەو تیمە هاتوچۆ ئەو تیمە پۆلیس و هاتوچۆیانەی ئێرە کرد کە هاتبوون بۆ یاخود بۆ لێکۆڵینەوە لە چۆنێتی ڕووداوەکە و لە ئێستادا خەریکی لێدانەوەی کامیراکانی ئەم ناوەن ئەو تیمە هێڵکاریەی کە دێن بۆ هێڵکاریکردن لەم شوێنە. ئەمە جگەلەوەی کە لە مانجی 5 لە ناوەڕاستی مانجی 5 ڕووداوێکی تری هاتوچۆ هەبوو کە ئۆتۆمبیلێکی تر بە سێش سەرنشینەوە لەسەر بەرزەپردی شۆڕش دەکەوێتە خوار و دوایمانەوە لە نەخۆشخانە و دوای 20 ڕۆژە نەخۆشخانە کەسێک گیان لە دەست دەداتن کە لە ڕووداوەکەی لە ئەو ڕووداویش باوکێک و دوو کچ بوون و ئەمەی ئەو شوێنە کە منی لێوەستاوم ئەمە شوێنی ڕووداوەکەی ئەمە ئەنی ئەو زبڵانەیە کە شۆفێرەکە یاخود ئەو کەسێکە گیانی لە دەستدا و ژینگە پارێزەکە هاتبووە خوارەوە کۆی بکاتەوە دوای ئەوەی کە دێتە خوارەوە کۆی بکاتەوە ئۆتۆمبیلێک لە دواوە خۆی پێدا دەکێشێ و ئەو ڕاستەوخۆ ئالەم ڕێڕەوە دەکەوێتە خوار.